سەبارەت بەو قەرەباڵغی لە چەند ڕۆژێکە لە فەرمانگە دادنووسەکان دروست بووە پەیوەندی بە وەرگرتنی ساڵانەی ئەو قوتابیانەوە هەیە کە ساڵانە لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان وەردەگیرێن. خۆشبەختانە ئەو ساڵەکە ڕێژەکەشیان بەرز بۆ ڕێژەی وەرگرتنیان و هەموو قوتابیەکیش یەک لە مەرجەکانی وەرگرتن و بوون بە قوتابی لە زانکۆ پەیمانگاکان پێویستی بەوەیە کەفالەیەک چاپ کاتن، ئەوش دەبێت فەرمانبەرێک ببێتە بە کەفیلی و ئەو کەفالانی کە چا دەکرێتن بڕی پارەکەیان لە بۆ زانکۆکان 3 میلیۆنە و بۆ پەیمانگاکانیش 1.5 میلیۆن داوا دەکەن لەو فەرمانبەرە. ئەو قوتابیە پێویستە کەفیلێک لەگەڵ خۆی بێنێتن. ئەو قەرەباڵغی کە چەند ڕۆژەکە دروست بووە و 2-3 ڕۆژەکە دروست بووە پەیوەندی 180 زیاتری بەوەوە هەیە. ئەمە مامەڵی تایبەتی ڕۆژانەی خۆمان هەنا و ئەوانش دووبارە دەبنەوە زۆربیان، بەڵام ئەوانە ئێستا زیاتریان ئەو قەرەباڵغی ئەو کەفالەتی ئەو تەڵەبەکانە و ئەوەی بۆشمان کرابێتن هەمومان هەوڵمان داوە، یعنی حاڵەتەکە حاڵەتە چی نۆرمالە، ساڵانە لە چەند ڕۆژەکی دیاریکرا و دووبارە ئەبێتەوە، حاڵەتە چی زۆر ناتەبیعی نیە ئەو ڕێژە خەڵکەکە لە ماوەیەکی دیاریکرا و سەردانی فەرمانگە دادنووسیەکانە کاتن. ئەو بێگومان ئەو هەموو قوتابیانش پێکەوە سەردانەکەن هەمیشە قەرەباڵغێکیش زیاتریش دروست دەبیتن زیاد لە حەدی خۆی. بەڵام بۆ چارەسەرکردنی باشترین ڕێوشێن کە گرتومانەتە بەر ئەوەیە کە چەند سعاتێک زیاتر لە دەوامی فەرمی خۆمان داوامان کردووە هەتاوەکو نزیک بە مەغریب دەتوانین دەوام بکەین و سیستەمی نووسینی عەریزە نووسیش ئێستاکە کۆمپانیاکانە بە سیستەمێکی کۆمپیوتەری دەنووسرێتن، ئەویش لە 2 شێفتات داوامەکەن. فەرمانگە دادنووسیەکانی ئێوارانیش هەیە لە هەرێمی کوردستان، پاشی سعات 2:30 کە داخلی سیستەمی پاشنیوەڕۆیان دەبینەوە. ئەمە لەگەڵ ئەوانی شەرمان ئیشمان کرد، یعنی بە ئیشی زیادمان کردیا لە زیاد لە وەختی خۆی. هیوادارین ئەو خەڵکانش تۆزێک ئارام و سەبریان هەبیتن لەبەرەوە 1-2 ڕۆژی دیاری کراوە و کێشەکە کۆتایی پێدێتن.